لەو ماوەیە دیسان کۆمەڵێک باس سەرقاڵی هەموو خەڵکی مسەقەف و سیاسیەکانی کوردستانی کردیتەوە خۆی لە کۆمەڵێک پرسیار دەنوێنێ. ئەو پرسیارەی کە دکتۆر کردی کورد لە گۆشەنیگای ئیسرائیل، دەوڵەتی ئیسرائیل چەندە استراتیجیە، چەندە تاکتیکە. هەروەها لەگەر ئەوەی هەندێک لێدوانی فەرمی لە ناوچەکە هەیە. لە هەمویان گرنگتر وەزیری خارجی ئیسرائیل کە قسەش هەیە ناوچەکە دیسان بەرەو گۆڕانکاری بڕوە و لەو گۆڕانکاریەی وەزیرێک کە بابرێن ساحێبی گۆڕانکاریەکە قسەک دەکات دەرێمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەست دەکەین کورد دۆستێکی سروشتی ئێمەیە. لە دوای ئەو ئیدی کۆهێن هەر لە ئیسرائیل باسیەوەی کرد گوت دەرێمە زانیاریمان هەیە لە ساڵی دووەمی ترامپ دەوڵەتی کوردستانی دادەمەزرێنرێت. لەولایە لێدوانەکانی تورکیا و هاتنە پێشیان لە بۆ کورد هەر پەیوەندی دارە بۆی. حیزبی بەعد جەریدەکی هەیە، جەریدەکی ئەلکترۆنی دەرێ ئێمەش زانیاریمان هەیە ناوچەکە دەکرێتە 52 بەش. لە ناوە خۆی کوردستانیش بە تایبەتی دوولای چەکدار، لایەکیان گەورەیە لایەکیان گچکەیە. پێشووتریش و ئێستا دووبارە خۆیان حازر کردیتەوە کە وا تێدەگەن کە لە عێراقدا ڕووداوی گەورە گەورە پەیدا دەبی، دیسان ڕاماڵین و ڕاپڕین دەست پێ دەکاتەوە. لە نێزیکتر لەوەش لەو چەند ڕۆژی ڕابردوو دووبارە هەڕەشەکی زۆر لەلایەن ئیسرائیل لەسەر عێراق هەیە. تەنانەت نامەکیشی گەیاندا مەجلیسی ئەمن ئیسرائیل کە پاساو بی ئەگەر هەر هەڕەشەیەک لە عێراقیان جێبەجێکریان جێبەجێ نەکرا. عێراقیش لە بەرامبەردا نامەکی وەکو مفاتحەی جامیعەی عەرەبی کردی. ئەوانە هەموو چمان پێدەن، یعنی کورد چ بکە لەو بابەتانە. ئەو جارە قیادەی گۆڕانکاریەکە لە منتقەکەی ئیسرائیلە. ئیسرائیل تا ڕادێک وەکو دەردەکەوی سەرکەوتوو بووە. ڕاستە لە سەرەتادا شکۆی سوپایەکەی تا ڕادێک شکە، بەڵام ئەو شکۆی ئێستا ڕاست کردەوە. بەڕاستی گورجەکانی بە قووەتن دەرکەوت. ئەو جەبهەیە کە مقاوم مابی لە عالەمی حرەکاتی ئیسلامیە، حرەکاتی ئیسلامی بە قیادەی ئێران. دەنا باقیەکەی تر ئێستا لەو ماوەی مصر نەفی کردووە دەرێ ئێمە یارمەتی ئیسرائیلمان نەدا. ئیش گەیشتە چێ؟ ینی وڵاتانی عەرەبی و وڵاتانی ئیسلامی تەقریبەن یان بێلایەنن یان ئەگە بەلایەنیش بن تەمەشای مووقفی خەلیج بکەن، تەمەشای سعودیە بکەن. ئەو هەنگاوانەی وە ئێستا دەنوێنێ، ئەو هەموو احتیفالاتانە، ئەو هەموو ڕەقس و سەمای نوێیانە کە فەڵەستین چی بەسەردێ، وازح دیارە زۆر پێخۆشحاڵن کە ئەو ئیسرائیل بەو شێوازەی سەرکەوتوو دەبی. کەواتە ئەو بەرە مەقاومەی بە قیادەی ئێرانیش ئێستا لە قۆناغەکی ئیحرازدایە زۆر زۆر. مازم جارت کە باسمان گوتمان حرەکاتی ڕزگاری نیشتیمانی بە سێ قۆناغ تێپەڕی. بزوتنەوە ڕزگاری خوازەکانی قەومی لە ساڵانی هەفتایەکان تقریبان کەوتن. هەر تەکنۆلۆجیا بە قووەت دەبی وەکو برێ سەنگەرێک لە سەنگەرەکانی بزوتنەوەی ڕزگاری خوازی جیهانی خەفیف دەبیان دەکەوی. لە نۆهەتەکانی سەدەی ڕابردووش مارکسیەکان کەوتن. لە دوای ئەوان تقریبان ئەو ئاڵایە یان ئەو بەرگریە حرەکاتی ئیسلامی کردی و زۆر سەرکەوتوو بۆ ڕاستی زۆر. بەڵام ئێستا هەست دەکرێ بەرامبەر ئەو تەکنۆلۆجیایە بە قووەتەی ئیسرائیل و بەرەی ناتۆ ڕۆژئاوا ڕاستی دەستەوەستان وەستاون، ینی بەرەو کەوتنن. ناڕێم ینی ئەو خواز زیارەشم نییە، چکە ئەگەر ئەوانە بکەون ڕاستی شتێک نامینە ناوی ڕزگاری خواز لە جیهاندا، ئەگەر تێبینیش هەبی لە سەریان. بەڵام بەرەو ئەوەی دەڕوە، یعنی ئەمە با هەر بەراوردەچی ئەم بەبیرم دێ پێشەوەی ئێران و ئیسرائیل ڕوبەڕووی یەک بنەوە لێرە باسە چی شتێکمان کرد. گوتمان ئەگە شەڕی عەردی ڕووبدا
ئەوە دەوری ئینسان لی بە قووەتە ڕەنگە ئەو بەرەی ئیسلامی مقاومە ڕەنگە باشتر بی بەڵام ئەگەر بتە شەڕی تەکنۆلۆجیای ئاسمانی ئیسرائیل و ئەوانە سەرکەوتوو دەبی تەماشاکە ئێستا ئیسرائیل پەلاماری ئێرانیدا تا ئێستا ئێرانیش زۆر باش نازانی چۆن هاتن و چۆن گەڕانەوە هیچ بەبێت بە سەلامەتی هاتن و گورزی خۆشیان وەشاند و گەڕانەوە ئەدی ئێران کە دەیەوێت دەست لە ئیسرائیل بۆشێنی لەو سەردەمەی سەدەی 21 ئەتوو ساروخەکانت تەیارەکانت سعاتەکی ببە هەتا بگاتەوێ طبعا هەمووی کەشفەبی تەکنۆلۆجیای ئەو سەردەمە بە قووەترە کەواتە ئێران و ئیسرائیل بەڕاستی تەکنۆلۆجیان نابەرابەرە زۆر کەواتە لە شەڕی ئاسمانی ئیسرائیل زۆر سەرکەوتوو بووە بەڵام لە شەڕی عەردی ئاگادار بن هەتا ئێستا ئەو ئامانجەی لە فەڵەستین هەیبوو بەرامبەر حەماس پێی نهاتە دیە تا ئێستا پێی نەکرایە بارەگاکانی حەماس کۆنترۆل بکە هەروە لە جنوب نزیکەوە بووە 20 ڕۆژ هێرشی ڕسمی دەست پێ کردیا هەتا ئێستا 5 کیلۆمەتر نەچوتە پێش نەیتوانیە کاتە لە سەر عەرد نەفەر کە دێتە سەر شەخص دێتە سەر عنسوری ئینسان ئیسرائیل سەرکەوتو نییە بەڵام کە دێتە سەر تەکنۆلۆجیا زۆر سەرکەوتووە بەسەر ئەوانەدا کاتە ئێسامە لە بەرامبەر ئیشەچین ئایا ئەو وەزعی ئیسرائیل دەتوانی جارشکە دەستکاری شەرقل ئەوسەد بکە و ئێمەی کورد چاوەڕێبین کە ڕابەرەکانمان سەرکردەکانمان خۆیان لە بۆ ئامادەکردێ ئێمە بە خوشمان دەزانین سەرکردایەتی ئێمە زۆر خراپ بە هەڵەدا دەچی لە ژێر سایی دیراسەت و think tank و ئەوانە نییە بێ دیراسەت بکە و هەنگاو بدێن ئێستا پێی وایە خۆشیان ئامادە کردێت وە چاوەڕێ ئەوەنە لە عێراق بدرێ عێراق تێک بچی وڵاتان تێک بچی ئەوەی حیزبی بەعز گۆتیتی ڕۆژهەڵاتی ناوەڕەس ببرێتە 52 کوتلە بۆ ئاگادارتان بە ئەوەی ڕوونکەمەوە نۆ مەشروعی عالەمی هەیە پرۆژەی چاکسازی ڕۆژهەڵاتی ناوەڕەس ڕسمی ئەوە ڕسمیە لە هیچی دەستکاری حدودی تێدا نیە هیچ ئەدی چی ئەوی دەستکاری تێدا گەڵاڵەیە گەڵاڵەی شەخسیە گەڵاڵەی مەرکەزەکە گەڵاڵەی think tankەکە مەسەن برنارد لویس ئەو خەریتە ئیویە خەڵکەکی زۆری باڵد جاروێ سەرکردەیە بە هەڵەدا دەسی نازانی ئەوە خەریتەی شەخسەکە شەڕ ڕۆژهەڵاتی ناوەڕاستی دابەش کردیە تا نزیکەی 55 هەتا لە 52 هەتا 55 بەشی کردیە على ئاساس ئەو ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوە تەسەوری شەخسەکە هیچ ڕسمیەتی نییە بوویتە خەریتەش بوویتە گەڵاڵش بەڵام ئەوە ئیویە ئی برێجنس چییە ئی ئەو چار زانا سیاسیان کە ئەوی ناویان لێنە حدودت دەم هیچ ئەساسە چی نییە ئاگاتان لێبی خەرچی مەسەن سەرکردایەتی ئێمە خراپ پێ تەماشاکەن لە کاتی ڕێفراندۆم تەماشاکەن چۆن بە هەڵەدا چوونەکی گەورە بەسیتیش تەماشای ئەوە بکەن کە عێراق لە بەندی حەوت دەرچوو سەرکردایەتیمە چەند زەعیف و نەشارەزا بوو تەماشای اقتصادی سربەخۆکەن پرۆژەکە چی بەسەرهات تەماشای سیاسەتی نەوتی بکەن تەماشای باقی ئیشەکانیان بکەن چ گەورە چ بچووک لەسەر ئاستی نێو دەوڵەتی مادەم بۆعدی نێوەڵێژ نەشارەزاییەکی زۆر گەورە بە سەرکردایەتی ئێستای کورد دەبیندرێ بە هەمان شێوە لە ئێوەی ئێستای ئیسرائیلیش تەما ئەمە بابگەڕێنەوە سەر ئیسرائیل ڕاستی ئیسرائیل کاتی خۆی کە دروست بووە مەجای ئەوەی هەبوو ئەو پرۆژەی لە نیل هەتا فرات جێبەجێ بکە چکە هیچ مقاومەتچن عوسمانی تێک و پێکشکا بوو تەسلیم بوو هیچ جموجۆڵەکی لە منطقەکەی نەبوو یعنی مقاومەک نەبوو بە کیف خۆیان نێزیکەی 100 کۆنگرە کرا هەتا وەکالەی سەهیۆن هەنێ دەوری هەبووە هایم وایزمەن و ئەوانە لەگەر چەرچلی لەگەر ئەوانەی فەڕەنسا ئەمریکا زۆر تێدانەوە بە کیف خۆیان ناوچەکەیان دابەش کردیە ئەنی ئەوانیە برێ هەر عرب لە خۆی دەرێ ئەمە سەورەمان کرد سەورەی 20 و عێراقمان هەر ئەسڵ و ئەساسی نیە هەمووی بە چەق کوچ و مەقەس و دوورینی بەریتانیا و فەڕەنسا و ئەوانە بوو لە بنەوەش نوسخە دەدرا حایم وایزمەن و جەماعەتی ئیسرائیلەکان کە دەوڵەت ئەوها لە خزمەتی حدودینگۆیە حدودی داهاتوتان ئەوانش ئەوە چیان دەکرد ینی ئەخر ئەو ئیشانە کۆت ینی هەر ئەوەندەش نییە یەهودیەکان چاکیان لە بۆ بەریتانیا گەر زۆر هەبوو مەسەن یەک لەو چاکانە ئەو ئیشە زۆر بە کوردی دەچی ئەو کاتی خدێویەکان لە بنەماڵی خدێویەکان وەچی ئەم سەرکردایەتی ئێستا بوون مستریان پێبەڕێوە نەدەچوو
نەموچیان پێدەدرا لەولە ئیشیان ناڕێک بوو دەی قەرد هەروەها دەکەن بە من قەردیکەتن گوتیان یاڵن بە قەناتی سوێز بفرۆشین قەناتی سوێسیان فرۆشت ئەگە غەرت نەبم بە 20 ملیۆن جونەی وابزان بوون 20 ملیۆن ئەهینە گەلە زۆر بوو بەریتانیا نەیبوو لە بنەماڵەی ڕۆتشیلدی قەڵت کرد ئەوان دایان ڕۆتشیلدیش کە دایان و چکە قەنات سوێز زۆر میم و تەمانە گوت دوای دەبین جەمال عەبدولناسر دەرێن قەنات سوێسی تەئمیم کرد ئێوە ئەوە هەو بوو چکە فرۆشترا بوو پێشترێ فرۆشت بیان کە ئەو چاکە گەورەی کرد ڕۆتشیلد لەگەر بەریتانیاش وعدی بلفۆری یەکەم جار نسخە نار لە بۆی گوتی ئەو وعدە باشە لە بۆ ئێوە تاوان یعنی ئەوانەیە زۆر ئەو تەفاسیلی زۆرە بەڵام دێمەوە سەر ئەوەی کەواتە ئیسرائیل ئەو سنوورەی ئێستای لە بۆ دانرایەوە ئەو سنوورانەی لە ڕۆژهەڵاتی ڕاست دانرایە ڕێک لە بۆ پاسەوان و مانەوەی ئیسرائیل دانرایە ئەگەتان لەبی دوشتا خۆی ینی ئەگە ورد تەمەشای ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکەی لەسەر ئەساسی دوو ستاندەر دانرایە ستاندرێک لە خزمەتی ئەمنی قەومی ئیسرائیلی داهاتوو لەبەرچی دەرین داهاتوو خۆ دزان چکە ئەو کاتی ساڕانی 1916 و حەفدەکە سایکیسپیکۆ هەتا دەگات ساڵی 1920 لە سیڤەر جێبەجێکرا ئیسرائیل نەبوو داهاتووە معنایە بەڵام ئەوەی تر لە مەسلحەتی ئیستعمار لەو ئەو دوو ستاندەرە بوو ئەساسی دابشکردنی سنوورەکان لە هەموو ئەمە لە توێژینەوەکمان کردی ئەگە بەدەستان گەیشت بەڕێی من بخوێنەوە باشە وەڵا بخوێنەوە باشە ئەو پرۆژێ لێ باسی پاراستنی سنوورەکە ئەو سنوورانەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستان بە مقەدەسی دادنی ڕێک ئەوە بالعکسی ئەمنی قەومی کوردستانیەکە ئێمە ئەگە ئەو سنوورانە دەستکاری نەکرێ و بە مقەدەسی و بە پیرۆزی ببینێن ئێمە هیچ جۆل و مستەقبەلێکمان لێنی دووسێ خاڵ هەیە بە خێرایی ڕوونیکەینەوە یەکیان ئەمن وای نابینم ئیسرائیل بگاتە ئەو ڕادەی لە عێراق بدا هەرچەندە خەڵکەش زۆر ئامۆژگاری عێراق دەکات دەرێ خۆتان تووشی ئەو شەڕەی مەکەن بالفعل وایە شەڕەکە دۆڕاوە مسۆگەر چکە تەکنۆلۆجیای ئیسرائیل وا بخۆێتە ڕاستە یعنی وەکو دەوڵەت عێراق مەسلحەت لەوەیە نەچی بەڵام ئاگاتان لێبی لە ناو عێراق تەشکەشێ بەرەیەکی جیهادیش هەیە ناحکومی ئەو بەرەیە سۆز و عاتیفەتی زۆری لەگە جیهاد و برای مسلمان و ئەها بەهشت و جەهەنەم و دینداری ئەلەوێ دنیایشکەیە لەوێ بەڕاستی لەسەر ئەوەی ڕاناوەسندا خۆچیان بەسەر دێت مەسلحەت لە چیە ئەوەی ئەمە لێک دەدەینەوە ئەوان ئەو لێکدانەوەی نیە ئەمە لێکدانەوەی مە زۆر دنیاییە لێکدانەوەی وان زۆر قیامەتیە حەزیان لە شاد نەتان دیت یەحیا سنوار کە شەهید بوو دەرێ 3 ڕۆژ بوو هەرنانیشی نەخواردوو لە جەبهەی ینی دنیای وێ فەرقەچی هەیە لەگە دنیای ئەوانی ئەمە تێدەگەین نازانین چەندە ئەو حرەکاتی جیهادی عێراقی ئیلتیزام بە مەسلحەتی عێراق دەکەن یان ناکە ئێستا مەسلحەت لەوەیە خۆیان تووشی ئەو شەڕەی نەکەن بەڵام ئەوەی کە مشەجعە ئەوەیە ئیسرائیل لەو ئیشانەی دەستی لە بۆ برتێ سەرکەوتوو بووە لەگە لبنان لەگە سووریا لە ناوەخۆی فەڵەستین سەرکەوتنەکی بەدەست نایە بەڵام سەرکەوتنی نهایی نیە ئەوەی ڕێگرا 3-4 ئیش یەکیان ئیسرائیل تەواو سەرکەوتوو نەبووە لە هیچ یەکیان لە هەمووی تووشی وەکو برێ ئیستینزافەک بووە دوام ئەو قەرارەی لەسەر نەتەنیاهو دەرچوو کە قەراری دەستگیرکردن دووەلی و دووەلیش زۆر ئیستیجابە هەبوو 124 دەوڵەت مەجال هەیە ئەمری دەستگیرکردنی لە بۆ دەربکەن یان بستە هەر وڵاتەچی ئەوەش گورزەشی زۆر گەورە بوو لە پرۆژەی ئیسرائیل خاڵی سێم ئەوەی کە مانیعە لەگە عێراق ڕێکەوتنی ئەمنی لەگە ئەمریکای هەیە ڕێکەوتنی هەیە کە ناکرێ یان دەبوو ئەمریکای ئەوانە هەموو وا دەکات کەمتر خۆ ئەگەر لێشیدا ئەگەر لێیدا ئەوها نییە وەکو لە ئێران و لە لبنان نا ئەو غارانەی کە چەند جارێک ئەمریکا کردیتە سەرکردە میلیشیەکان هەر ئەوەندە دەبی جاریەکە ئیلاگە عێراق ڕەدی بداتەوە کە ئەوە زۆر دوورە کاتە ئیشێکی زۆر گەورە نییە کاتە ئەمەی کورد یان سەرکردایەت کورد دەبی ئاگاداربی دیسان بە هەڵەدا نەچی کە هەموو جارێ بە هەڵەدا چووە گۆڕانکاریەکی زۆر گەورە لەو وەزعی ئێستا شەق لە وسەددا نییە ئەوەی هەیە ئیسرائیل چی دەوێ چەندی هینایتەدی بەشێکی هاتەدی زۆر نییە بەشەکەی کە ئەوەیە ئەوی ئیسرائیل دەوێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوەیە یەکەم
حەماس لەو شوێنێ ئەو نفوزەی نەمینی دەیەوێ لە چوارچێوەی ئیتیفاقێکی دووەلی بکرێتەوە ژێر دەسەڵاتی فەڵەستین حتا ئەگە ئەو دەوڵەتەش کە قسە هەیە لەسەری بکرێت کەواتە حەماس ئەو ئیشەی دەیکا زۆر وێچووی حرەکاتی ئیسلامی یان حرەکاتی سەدەی 20 لە ناو عالەمی ئیسلامی کە زۆربەی حرەکاتەکان چووە قازانجی ئەلمانیەکان دەوڵەتیان لە بۆ دروست کراو ئەوان ئیتر سەرکوتی ئیسلامیەکانیان کردو ئەو دەوڵەتانی ئێستا دروست ئێستاش ئەوەی حەماس کردی تقریبان بەرەوەی دەڕوا کە دەوڵەتێک لە بۆ فەڵەستینی دروست بکرێ بەڵام لەچێ ئەو دەوڵەتە لە ژێر سای محمود عەباس بی و ئیسلامیەکانیش تێدا جێی نەبتەوە ئەوەش بکەن عینی سەرکەوت عینی تەجروبەی سەدەی 20 لە عالەمی ئیسلامی دەوڵەت دروست کات جێی ئیسلامیەکان هەر نەبووە ئەسڵەن لێیاندرا سجن کران ئەسڵەن کۆتاییان پێهات هەتا سەورەی ئێرانی نەکرا حرەکاتی ئیسلامی وجودی هەر نەما سەورەی ئێرانی و ئەفغانستان ئەوە لە ناو فەڵەستین لە ناو لەبنان دەیەوێ ئەو نفوزەی حیزب الله کۆتایی پێبی جارشکە هەڕەشە نەبی ئەو قەرارەی مەجلیسی ئەمن وابزن 1770 لە ئێرانیش هەروەها کە ئیتفاقێکی وا بکرێ و هەروەها لەگەی یەمەنیش لە یەک جێ هەیە مەجالێک هەیە لە بۆ گۆڕانکاری یەک جێ ئەی سووریایە سووریا ئیشەکەی زۆر ناسکە معارەزەکی بەقووەتی هەیە ئەگەری هەیە ئیسرائیل لەوێندرێ یارمەتی معارەزە بدات دەتوانی حکومەت بگۆڕی نەک سنوور حکومەتی سووریا بگۆڕی لەوێ کە حکومەتی سووریا بگۆڕی دەرفەتەش زۆر زێڕین لە بۆ کوردی ئەوێ دێ خێتەکەی لێرە ببینەوە کە تورکیا لەبەرچی حساسیەتی تورکیا وەچی حساسیەتی سەرکردایەتی کورد نییە زۆر زوو دەزانی ئیشی خۆی لە چێیە سەرکردایەتی کورد تا ئێستا سەری لێ دەرناچی لەو 5-6 معادلە دێ و دەچی لەو لایە فەقیری نازانین چیان گوڵەپی کەس کە سۆرە پێ دەبی نازانین چیان چیانە یان لی دەبتە خەون جاروێ بەس تورکیا زوو تێگەیشتی ئەو ئیشە لێ ئەلەوێ لەبەر هەندێ بە دووسێ نەوعان لە کوردێتە پێش لەگە ئەولایە لەگە کوردستانی ئێرە قسە چی دەکا لەولایە لە ناو سووریا قسە چی دەکات لەولایە لەگای کوردەکانی خۆی دەیەوێت لەوەی زەرمەند نەبی چکە ئەگەر کوردستانی سووریا گەورەبی تورکیا هەست بە زەرمەندەکی زەرەرشی زۆر زۆر گەورە دەکات کۆتایی قسەکانمان ئەوەیە ئەو لێدوانانەی کە ئیدی کۆهێن دای نازم وەڵانگۆ پێتان خۆشە ئەو قسەی لەسەر ساڵی دووەمی ترامپ بکەین کە هیچ ئەساسی نییە ئیدی کۆهێن زۆر زۆر هاوسۆزە لەگە کورد زۆر جار هەیە ئەمە بەوردی ئەومان کرد ئەمە یەکمان هەیە ئەندازیارەی بە قووەتمان هەیە تاکە کووردە لە جیهان کە عیبری دەزانی ئەمە بەو دوایی هەموو ئەو وەسائقانەی کە بڵاو بوو لەسەر کورد و ئیسرائیل لە ڕێوی جارشکە هێنامانەوە دەرێگوتمان بڕۆت وەکو کوردێک تەمەشای بکە نەک عرب چووە تەمەشای کرێ بەکەیف خۆی ئەوەی لەسەر کووردە بە خراپە هینایتێ و بڵاوی کردەوە وهانیە ئەو وەسائقانەی ئیسرائیلی با عیبری ئەو ڕاستەخۆ تەرجمەیەکە ئەمە هەمومان بڵاو کردەوە کە ئەووانە ئەو وایە ئەو وهانە هەندە شێ ئیسرائیل بە لە خۆڕا مەسەلەن هەندە قسەی کردیە مەسەن باسی شەڕی هندرێن دەکە ڕاز ناکات دەرێ شەڕی نامۆ سەرکردایەتیمان کرێ شەڕی هندرێن سەرکردەکانی دیار بوو حیزبی شوعی تێدا بوو یعنی ئەوە نییە ئیسرائیل شەڕی کردی داخۆ دوو پامنێری لێ بووە یان ئەوە چ لێ بووە ڕاست کردیانی ئیخۆیان ڕاست بوویتە وەسیقە ئاگاتان لەبی جاروێ وەسیقەشە ڕاز نییە یعنی ئەوە ئەو بڕک ئاگاتان لەو مەوزوعانەبی ئەمە زۆر بە وردی دیڕاستەی چی بەرنامەی ترامپمان کرد پرۆژەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئیتیفاقی بێکەر هامڵتۆن تەمەشای تینکتانکەکانمان کرد هیچ نقطەچ تێدا نییە کە ساڵی دومی ترامیان لە بەرنامەی ترامپ مەشروعەک لە بۆ کوردی تێدابی کاتە ئاگاتان لێبی ئیدی کۆهێن لە خۆڕا قسەی کرد یعنی ئێستا سەرکردایەتی مەی کورد زۆر مەشغولە عورفی عملیاتی دانا لە بۆ وهات و چۆن باران دەنجی دێ ئەوان وە دەزان ها گەیشتە جێ ها گەیشتە جێ بەخوای زۆر خراپ بەهڵەت داچینە بەڵام ئەوە میمە ئەو لێدوانانە ئیدی کۆهێن و وەزیر خارجی ئیسرائیلی دەدا ئێمەی کورد چاوەڕێ بووین برا عەرەبەکان و برا دەوڵەتە ئیسلامیەکان لێدوانێکی وا حەقیان بەرامبەر ئەو میلەتە فەقیری کورد بدا وایە کە حەق خۆیتی ئەوان ئەو لێدوانانە نادان ئەوان دایتیان بەڵام بەداخەوە لێدوانەکانەوەکان استراتیجی نین لەگەر کورد ئەمە ناتوانم لەو دەمی برێم ئیسرائیلی تاکتیکیە بەڵام بە مسۆگەر استراتیجی نییە خەتی داودی و
ئەو پرۆژەی لە نیلەوە تا فرات هیچ پرۆژەی ئیسرائیلی نوێ تێدان ئەمە زۆر بەوردی مەشروعی پێرسماقین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست مەشروعکە زۆر ئەوش نیە ئەمە دەتوانین لە مەوسوعی جووتی دقیقەی بڵاو کرایتەوە یعنی ئەندە زەحمە نیە ئاسانە تەمەشایکەن دەبینن یعنی وەکوبری سیاسەتی استراتیجی ئیسرائیل ئەوەیە سنوورەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بپارێزری مەسەڵەن ئێستا ئەو دەوڵەتانەی دروست بووە عێراق تورکیایە سعودیە سووریا بریتین لە پاسەوانی سایکس-پیکۆس پاسەوانی سایکس-پیکۆس بە معنە پاسەوانی ئیسرائیل یعنی چۆن بزانە ئیستعمار چەند عاقرەتی دروست کردیە ئەجۆ عەرەب ئیتیهامی کوردی دەکەن ئیسرائیلی دووەمە و ئێوە پەیوەندیتان هەیە نازان بەخۆی پاسەوانە هەر ئاگەشتان لێبی حیزبی عەرەبی هەیە لە ناو ئەندامە لە کنێسە ئێستا نزیکەی 3000 عەرەب جوندی ئیسرائیلن وەزیریان هەیە لەوان عیب نییە بەس لە بۆمە هەموو عەرەبەکانیش عیلاقاتیان لەگە ئیسرائیل کرد ینی کورد ئەوەندە شتێکی زۆر ئەوەندیان گەمەش عیلاقاتێک لەگە ئیسرائیل بکەینەوە ئاگادار بن ینی خەرچی ناوە خۆیمان ئەوەندە حساس نەبی لەوەی لە بۆ عەرەبی کە خۆیان ساحب قەزیێنە حرام نەبی بەس لە بۆمەی کورد حرامبی بەڵام ئیشەکە ئەوەیە لە سڵبی استراتیجەتی ئیسرائیل دەوڵەتی کوردستانی تێدا نییە بەڵام چییە خۆی ڕاستی ئیسرائیل دەوڵەتەشی زۆر قێزەونە بەڵام زۆریش کاریگەری هەیە لەسەر جیهان ئەو دوو ئیشە دەبی ڕوونیکەین و خاستن لە دوای ئەو شەڕەی کە خەرچی دنیاە هەموو ڕجای لێ دەکەن و شەڕ ڕناگری کەواتە ئەوە دەکەن نفوز و هەیبەت کە هەر دەوڵەتە کەش لە شەڕدابی ئەوی بەرامبەری لەگە هەموو دەست پێشخەرێکی ئامادەبی کات خۆی ئێران و عێراق وابوون هەر دەست پێشخەرێک لە عالەمدا هەر عێراق مەمنون بوو دەگۆ ئەم ئامادەم ئێران ڕاینی ئێران زۆر نفوزی بەقووەت بوو لە مانتیقەکەی عینی ئێستاش ئیسرائیل کە هیچ ڕناگری و خەڵک ڕجای لێکە و قەرار دەچی بەرامبەرەکانی حەزیان لێ ڕاوەستی ئێستا ئێران حەز لێ شەڕ ڕاوەستی حیزب الله حەز لێ حەماس حەزی لێ هەموو حەزیان لێ شەڕەکە ڕاوەستی چونکە ئەوان مبادرەتیان لە دەست نییە ئیسرائیل ڕناگری ئەوە بە معنای بەقووەتبوونی نفوزی پێدەرێن لە منطقەی کاتە کورد نابی ئەوەی ئیهمالکە کە نفوسی ئیسرائیل لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بەقووەت دەبی معنای ئەوە نقطەکە و دەبی ئاگای لێبی لەلایەش کەس دەوڵەتەکە ئیلا دەرەجە قێزەونە ڕێزۆراکەی ئەمری قەبزی لە بۆ دەرچێت لە زۆربەی جیهان مەسەڵەن لە ناگەڕێن قونسولیەکانیان بکتەوە ئەوەش لە هەردووکە کاتە ئەمەی کورد لەسەر ئەو ئەساسانە هەر استراتیجیەتێکمان هەیە دەبی دایبینین و وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه